خواستی کرێکاران لە یەکی ئەیاردا. لە سەرتاسەری جیهاندا لە یەکی ئەیار ڕۆژی جیهانی کرێکاران لە پاڵ نمایشی چینایەتی و ڕژانەسەر شەقامەکان و ئەنجامدانی مارشایاریەکان کرێکاران خواستەکانیان بەرز دەکەنەوە. ئەمساڵ لە زۆرێک لە وڵاتانی جیهاندا وەستانەوە بەڕووی گرانی و کۆتایی هێنان بە جەنگ لە خواستە سەرەکیەکانی کرێکاران بوون. بە جیاواز لە ساڵانی ڕابردوو لە بازیان کرێکاران بە هاوکاری بڵاوکراوی دەنگی کرێکار خۆیان مەراسیمی یەکی ئەیاریان ئەنجامدا کە تێیدا بەجیا لە کۆمەڵێک وتار و باسکردن لە دۆخی کرێکاران هاوکات خواستەکانی کرێکارانیش بۆ ئەیاری ئەمساڵ بەیان کران. ئەمڕۆ من لە یەشی ئەیاردا لە یەخەی داخوازەکانی کرێکارانی کوردستان لەم ساڵدا بۆ ئەخەمە ڕوو خواستەکان لە 16 خاڵ پێکهاتوون و کۆمەڵێک داوا لە خۆ دەگرن، وەک بەرزکردنەوەی کرێکاران بە پێی پێداویستیەکانی ژیان، گۆڕینی گرێبەستەکاتیەکان بۆ گرێبەستی هەمیشەیی، قەدەغەکردنی لێبڕینی موچە، دانی بیمەی بێکاری یان ڕەخساندنی کاری گونجاو، دیاریکردنی لانی کەمی کارکردن بۆ 8 کاتژمێر و 5 کاتژمێر بۆ کاری سەخت. 12 هەڵگرتنی فەزای ئەمنی و بێدەنگکردنی کرێکاران لە ناو کارگە و دامەزراوەکاندا، دابینکردنی لانی کەمی پشوو، سەلامەتی شوێنی کار، هەڵگرتنی فەزای ئەمنی لە شوێنی کار و مافی خانەنشینی بۆ کرێکارانی بیناسازی. 15 بیمەی تەندروستی بۆ کرێکاران و هەموو هاوڵاتیانی کە کەم دەرامەتن لە کوردستاندا. ئەمانە بەشێکی سەرەکی بوون لە خواستەکانی کرێکارانی کوردستان لە یەکی ئەیاری ئەمساڵدا. بۆ گەیشتن بەم خواستانە هەڵوێستی لایەنی پەیوەندیدار و هەوڵ و کۆشی کرێکاران یەکلایی دەکاتەوە.